دیمەنی خێر و سەربڕینی ئاژەڵی بە کۆمەڵی گوند نشینانی دووگۆمانی سەر بە ناحیەی سەنگەسەرە. خێر و سەدەقە لە نێو موسڵماناندا بۆ لادانی بەڵاو نەخۆشی ئەنجام دەدرێت. ئەم ساڵ هاوڵاتیانی گوندی دووگۆمان هەڵساون بە ئەنجامدانی خێر و سەدەقە بە ئامانجی ئەوەی کە خودای گەورە بارانی بەڕەحمەتیان بۆ ببارێنێت. ئەمە هەموو ساڵان هەڵدەچین بەو خێرەوە 2 ساڵە ئیشکە ساڵی خی گەوریشکە ساڵی نردووە بۆی نردوین ئەمەشەوە 2 ساڵە ئەو خێرەی دووبارە دەکەینەوە مخوای گەورە لەویشکە ساڵێ قات و قرن نەجاتیدا پشتیوان بەخوای گەورە باران دەباری لەوەی بەدواوە ئینشاءڵڵا. ئێمە دیارە لە کۆی 259 ماڵ 90 ماڵی هەستاوە بە ئەنجامدانی ئەم خێرە 90 سەرعیوانمان کردووە بە خێر و سەدەقە بۆی وشکە ساڵیەوە بەڵکو خی گەورە بارانی بەڕەحمەتەوە ببارێن لە بۆ ناینەکاندا پێشنگ بووە بەڵێ ساڵی ڕابردوو بە هەمان شێوە خێرمان کردووە بەڵکو خی گەورە بارانی ڕەحمەت ببارانی بۆ دەڤەرەکەمان ئینشاءڵڵا. موختاری گوندەکەش دەڵێت خێر و چاکەکردن لە گوندەکەیاندا وەکو کەلتورێکی لێ هاتووە هەموو ساڵێک ئەنجامی دەدەن و هەر جارە و بۆ مەبەستێک. دیارە ئێمە هەموو ساڵان ئەو خێرەی ئەنجام دەدەین بەڵام ئەو ساڵ بە حکمیەوەی بۆتە نەریتێک ئەو 2 ساڵە وشکە ساڵیە بۆ ئێمە هەستاین بە ئەنجامدانی ئەو خێرە عەزیمە بۆی ئینشاڵڵا خوای گەورە دەروی بەخێرمان لێ بکاتەوە و هەموو موسڵمانانی هەر 4 پارچەی کوردستان بۆی بارانێکی بەڕەحمەتمان بۆ بباری. وشکە ساڵی و کەمی باران دیاردەیەکە و لە بەشێک لە ناوچەکانی جیهان هەیە و یەکێکە لە گۆڕانە نەئاساییەکانی کەشوهەوە کاریگەری لەسەر کشتوکاڵ و چێندراوی دانەوێڵە و ئاوی خواردنەوەش دروست کردووە. هەرێمی کوردستانیش یەکێکە لەو ناوچانەی زۆرترین کاریگەری ئەم دۆخەی بەسەرەوە دەرکەوتووە. لە گوندی دووگۆمانی سەر بە قەزای پشدەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.